پاراوکە دەستی پرسۆزت بهێنە فرمێسکەکانم مسڕەوە کێ دەزانێ ڕوو لەکوێیە ئەم کۆچ و کاروان ڕەوە ئای چەند تەنیا بووم بەبێ تۆ لە ڕێگایەک سەخت و توش بوو بە شوێن خەونێکا ڕام دەکرد ئەویش بەدەم باوە پوش بوو ئێستا کە تۆ بووی بە یارم ڕوونترە ڕێگەی هەوارم بە ڕۆژ سەرگەرمی رازی تۆ بە شەو لە عەشقە بێدارم ڕوو لەکوێ بم بێ هەنگاوی من دوجار بۆ لای تۆ دێمەوە پاراوم کە چۆن ڕووبارێک بڕژێتە خاکی دێمەوە ڕوو لەکوێ بێ هەنگاوی من دوجار بۆ لای تۆ دێمەوە پاراوم کە چۆن ڕووبارێک دەڕژێتە خاکی دێمەوە یاخوا دەست و پەنجەتان خۆش بێ دەست خۆشە مامۆساییان سەرکەوتوو بی